بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایەخم ئەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵ جەنابی دکتۆر بەختیار جەبار شاوەیس پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. دیارە خۆتان ئاگادارن کە لە ئێستادا باسی جدی هەیە، ڕۆژانە باس لەوا کرێ کە هەنگاوەکانی نێوان یاخود ڕێککەوتن و دانیشتن و دانوستانی نێوان هەولێر و بەغدا بە کوێ گەیشتووە، ئەو هەوڵانەی دراوە، ئەو جوودانەی خراونەتە گەڕ ئایا تا چەندە ئەتوانێت لە بەرژەوەندی کورد کۆتایی بێت و ئایا ئەو مەرجانەی کە باسی لێوەکرێت باس لە سیانزە مەرجەکرێ بە دیاری کراوی کە عەبادی سەپاندوویەتی یاخود کردوویەتی بە پێشمەرج بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دانوستانەکان دەست پێ بکات کە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەرە و مەرجانە جێبەجێ بکرێن ئیتر ئەم سێ چوار پارێزگایی هەرێمی کوردستان بە تەواوەتی ئەخرێنە سەر عێراق و شتێک نامێنێ بە ناوی کیان یاخود قەواری هەرێمی کوردستانەوە. چی بکرێت بۆی ڕێگری لەم هەوڵانە بگیرێت و چۆن پاڵپشتی لە هەوڵەکانی جەنابی دکتۆر فواد مەعسووم بکرێت بۆەوەی سەرکەوێت و ئایا کورد ئەتوانێت لە ئێستادا چی بکات جگە لە دانیشتن لەگەڵ عەبادی ئەتوانێت چی یاریەکی دیکە بکات لەگەڵ عەرەبەکانی دیکەی عێراق چ لە سونە چ لە شیعەکان بۆەوەی بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتێکی سیاسی و دیپلۆماسی بۆ خۆی دابین بکات ئەگەر دەرفەت مایەوە قسە لە سەردۆخی کەرکووک و لە سەردۆخی خورماتوش دەکەین جەنابی دکتۆر بەختیار شاوەیس پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ ئەم دەرفەتە ماندوو نەبن. ئەمەوێت بە پرسیارێکی ناباو دەست پێ بکەم جدیەتی هەوڵەکانی عێراق بە دیاریکراوی عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەڵوەشاندنەوەی ئەم قەوارەی پێوتری هەرێمی کوردستان تا چەندە بەهێزە تا چەندە بەجددیەوە کاری لەسەرەکەن و مەترسی هەیە. بەڵێ زۆر سپاس، سڵاو ڕێز بۆ تەواوی بینەران. لە ڕاستیە من پێم وایە عەبادی زۆر بە شێوەیەکی زیرەکانە لەسەر ئەم کەیسە ئیشەکە ئەوەی کە جەنابەت ناوناوە هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان. لە ڕابردوودا مالیکی ئەتوانین بڵێن ئەوەی کە وەکو کوردەواری ئەڵێ ئەوەی کە لە دڵیا بوو لەسەر زمانی شێتی، بەڵام عەبادی بە پێچەوانەوە عەبادی ئیش لەسەر هەڵوەشانەوەی هەرێمی کوردستانەکە بە شێوەیەکی تەکتیکی و ئەتوانم بڵێم استراتیژیش بۆ نمونە لە ئاستی زمان و لە ئاستی ڕاگەیاندنە تا ڕادەیەک نەرمە و هێواشە و دێت خوتوکەی عاتفەی خەڵکی کوردستانەیە کە ئەمە کاریگەری جگە لە هەڵوەشانەوەکە کاریگەری سلبی هەیە لەسەر مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمانی خەڵکی کوردستان. بۆ یعنی ئەگەر بە دیقەت بین لە دوای ڕیفراندۆم و لە دوای ئەو وەزعی کە هاتووەتە ئاراوە کەم سێشەمە هەیە کە مؤتەمەری سوحفی ئەگرێ باسی موچە نەکا کە ئەزانێ ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی خەڵک بڵێ برینەکە ئەکولێنێتەوە، برینەکە هەم ئەکولێنێتەوە هەم ئەیەوێت جەزبی شارە ئیش بکا بڵای خۆیانی ڕای کێبشێ علاساس ئەم پیاوە ئەیەوێت موچە بنێرێ ئەیەوێت کێشە و دەرەتانی خەڵک چارەسەر بکە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی خەڵک هەم لەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە تووڕەبێ زیاتر و تقریباً هەندێک ئەنجامیشی دەرکەوتووە. بەڵێ بەتەکید و هەم یعنی خۆشی وەکو کەسێکی نیشتیمانی دەرکەوێت کە بۆ نمونە ئەڵێ ئێمە هاوڵاتیەکانمان لە زاخۆ بۆ بەسڕە هەمووی بە یەک چاو سێرەکەین. ئەمە خاڵێکە زۆر گرنگە کە ئێمە سەرکردایەتی سیاسی کورد و هێزە سیاسیەکان فراکسیۆنەکان بەدیقەتەوە ئەمە بکەن. مالیشی وەکو وتم ئەوەی لە ناو دڵیا بوو لەسەر زمانیا بوو و توند بوو و ئەیوێت بەڵام بینیمان جێبەجێی نەئەکرد وەکو ئەوەی کە ئێستا عەبادی هەیە. یعنی بۆ نمونە لە سەردەمی مالیکیە هەتا ئێستا نەمان بینی لە هیچ مەشروعێکی موازنە بنووسرێت پارێزگاکانی باکووری عێراق. ئەمە زۆرێکە لە ئیستیفزازکردن بەڕاستی لە کتابەکانە، یعنی ئێستا بەداخەوە بینی زۆربەی ئەو کتابانەی کە ئەمە شتێکی ڕاستە ڕەنگە خەڵک نەیبینێ یان نەزانێ، بەڵام کتابەکانی ناو وەزارەتەکانی عەبادی هەمووی شیمالی عێراقە کە ئەمە بەڕاستی جۆرێکە لە ئیستیفزازکردن لە ڕووی ئەخلاقی و ئینسانیشەوە سەیری بکەی. ئیستیفزازە بە ئینسانی کورد بە
ئێمە پەرلەمانتارین کورد دەبینین و لە ڕووی قانونی و دەستوری و زۆر نادەستوری هەمومان نەزانی کەس ئەلفوبەی دەستورەوە نەک عەبادی هەموو کەسێک گەزانێت کە لە ناو ئەم دەستورەدا یەک لەم سەرەوە بۆ ئەو سەر هەموو نقطەکان نقطە بە نقطە بخوێنە ڕۆشتێکی تیانە ناوی شیمالی عێراق بێ دوو مستەڵەحی یەکیان هەرێمی کوردستانە یەکێکیان حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمە وەکووتم دەرەنجامێکی زۆر خراپی هەیە و ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێت کە ئەمە لە لایەکی تریشەوە دەرئەنجامی جۆرێک لە لودبەرزی و لە غروری و لە بێموبالاتی عەبادی دەرئەخا بەرامبەر بەو وەزعی کە هاتووەتە ئاراوە من پێم وایە ئەوەی کە هاتووەتە ئاراوە عەبادی بە خەو نێبینی پێشتر بە خەو نێبینی لە سەردەمی ئەوە لەو زەمانەیە مووسڵ ڕزگار بکرێت لە ماوەی ساڵێکە دوای مووسڵ بڕوات ئەنبار پاک کاتەوە بێتەوە بۆ سەلاحەدین و دیالە و لە دوجاریشدا ئەو کەرکووک و خانەقین و هەموو ئەو مەنتیقانە بەو شێوەیە کە بینیمان بەداخەوە دەستی بکەوێتەوە ئەمە خەونی پێوە نابین یعنی ئەگەر مەسەلەی داعشیش تا ڕادەیەک لەبەرەوەی تەحالفی نێودەوڵەتی و تیاری نێودەوڵەتی و چەک و ئەسلحەی نێودەوڵەتی و لە سەروی هەموویەوە پێشمەرگە کە هێزی ڕئیسی بوو لە شکاندنی داعشە ئەمانەی تا ڕادەیەک عەبادی تەوەقوعی کردبێ بۆ ئەمەیان نەجاحەتێنێ بەڵام بۆ مۆزوعی کەیسی ناوچە ناکۆتی لەسەرەکان تەوەقوعی نەکرۆ بۆیە گەشتووە بەم لودبەرزی و بەم خۆبەززانی کەتیکەتی لودبەرزی و ئەم ئەوەی هەستەکە فوی تێکراوە ویتر لە خۆبایی بووە عەبادی بە پشتبەستن منم پرسیارە دایماکەمەوە بە پشتبەستن بە کۆمەڵێک پێدرا و معتەیاتە بۆ نمونە پاڵپشتی تورکیا پاڵپشتی ئێران پاڵپشتی ئەمریکا پاڵپشتی هەموو وڵاتانەی کە بینیمان بە تایبەت لە دوای ڕیفراندۆم و پێش ڕیفراندۆمیشەوە یان یاریەکە و ئەیکا ئەیەوێت پێش مفاوەزات و دانوستان زۆرترین دەستکەوت بچنێتەوە کاکە گەرسێتکە من ئەتوانم جگە لەم دوو خاڵی جەنابەت ئاماژە بگەر خاڵی تریشی بخەمە سەر کە بۆ وایە ینی پێدراوەکان چی ینی بەتەکید لە دوای ڕیفراندۆمەوە ئێمە کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتی لە کورد کرد هەمومان بینیمان من پێم وایە مەوزوعی پشت نەکردنی ئەمریکا بە تایبەتی کە گڵۆبی سەوزی هەڵکرد بۆ ئەوەی جێیش و حەشت بێتە ئەو ناوچانەوە ئەمە گەورەترین زەربە بوو لە کورد کەوت ئەمە لەلایەک ئەوە ئیتر تۆ تورکیا و ئێران کە خۆ جەنابەت باست کرد یعنی ئەوان جگە لە ئاستە عسکەریەکە ئەوان لە ئاستە اقتصادیەکەش زەرریان بە خۆیان گەیاندووە هەم بە ئێمەش گەیاندەوە تا ئێستا سنوورە بەڵام زیانەکە لە ئێمە زیاتر دەرکەوتەوە دەوڵەت ئەوان دەوڵەتن دەیان سنووری تریانەیە دەیان دەرچەی تریانەیە بۆ خۆ ینی ئەسڵەن ڕاستە کەمێک پیانۆ دیارە بەڵام ئێمە خۆ تا بینیت یعنی ئەمە خاڵی دووهەمیان لەو پێدراوانەی کە جەنابەت بۆی ئیزافەیەکەین مۆزوعی ئینتیخاباتە مۆزوعی هەڵبژاردنەکان بۆ عەبادی سەنگی مەحەکە ئێستا ئێمە کێشەمان چییە لە عێراقا کێشەی تائیفی هەیە عەقڵیەتی پاشماوەی بەعسی بوون و عەرەبی بوون و عروبات زۆر زاڵە بەسەر کۆمەڵگەی عێراقیە ئەوەی عەلی وەردی باسێکە ئەم کۆمەڵگەیە گەر تۆزێ لە لایەنە سیاسیەک ولا دێن بۆ لە مۆزوعی کۆمەڵایەتیوانش ینی عەرەبێک لەسەر جادەیە نان نییە بیخوا خزمەتگوزاری نییە دەیان گەندەڵی بە بەرچاوی خۆیەوە ئەکرێت تەقینەوەی بەردەوام هەیە بەڵام کە دێتە سەر مەسەلەی کورد ئەڵێ کورد بۆ دەوڵەتی هەبێ ئەڵێ کورد بۆ قەوارەیەکی بێ بۆ بەهێز بێت چیە لەم دیدەوە سێری بکە عەبادی دێت ئەم قوربەسەری کە لەسەر جادەیە دینارێ نییە لە باخەڵیەوە کەوتم لە ناو مەئساتێکایە یعنی زۆر جارە بینی لە ناو بەغایەش کلااوەیەکە بۆ خۆی بە لە دوای ئەو هەموو پارەیە کە سەری بەسڕەکە بەو هەموو نەوتەوە وەزعەوە دەبینی دێت چۆن ڕایکێشیە بۆ ئینتیخابات بۆ لای خۆی ئەڵێ فەرم و سیرکەن من وام کرد لە کورد لە دوای ڕیفراندۆمەوە ئەو وەزعەم بەسەر هێناون هەر نەک موچەیان بۆ نانێرم بەڵکو مماتەڵە بە کاتەکەم تا ئەچمە ناو ئینتیخاباتە باشە دکتۆر ئەیاد عەلاوی جێگری سەرۆک کۆمار لە ماوەیەکی قیاسی زۆر کەمدا 3 جار هۆشداری داوە و ئەم ڕۆژنووسینگەکەی ئەڵێ
هەندێک ئەجەندا سەقامگیری کوردستانی کردوتە ئامانج. هاوڵاتی کورد خراوەتە بەر ڕەحمەتی ناکۆکی نێوان هەولێر و بەغدا موچەیان بۆ نانێرن و بەمەبەست لە بەغا کار ئەکرێ بۆ بچووکردنەوە و تەحکیمکردنی کورد و هەرێمی کوردستان. ئەمە عەرەبە، کورد نییە. و پۆستی باڵای هەیە ئێستا و پێشووتریش پۆستی باڵاتریشی هەبووە. ئەم ئەجێندایی لەناو عێراق هەیە و ئەگوزارێت جەنابتان وەکو پەرلەمانتارێک کە لەناو پەرلەمانی عێراقن چیتان هەیە بۆی بەسەرکردایەتی سیاسی کورد و بە هاوڵاتیانیشی بڵێن سەبارەت بەو ئەجێندا مەترسیدارە. ئەزانی من یەک بیرەکەمەوە کە قسە لەسەر مۆزوعاکەین خۆزگات گویان لێ وایە سەرکردایەتی کورد ئەمە قەناعەتی شخصی. بەڵێ ئێمە هەموو بەرنامەیەکە دەڵێن ئەمە باشە بیکەن و نەمان بینیوە جارێ گوێ بگرن. من پێم وایە جیلی عەلاوی کۆتاییات ئەبێ ئەمە قەناعەت بەوە بکەین. حتا ئەتوانم تا ڕادەیەکیش ئوساما نجێفی و نووری مالیکی تا ڕادەیەک ئەوە تا بچووکە عەبادی ئەخیر شەڕێکە ئەم جارە پاڵم لەسەرەوە ئەخیر شەڕە پاڵ ئەم جارە پاڵ بە مالیکیەوە بنێت هەڵ کوتایی بە مالیکی دێ لە ڕووی سیاسی و پێگەوە ڕاستە بە قووەتە مالیکی ئەوە ئێستش لەناو پەرلەمانە بە قووەتە. بۆیە زۆر گرنگە سەرکردایەتی کورد هێزە سیاسیەکان ئیتر قەناعەت بەوە بکەن هەزمی ئەمە بکەن کە ئەم جیلە کۆتایی هاتووە، عەلاوی کۆتایی هاتووە، ئوسامە کۆتایی هاتووە، ساڵح مطلق کۆتایی هاتووە. توانم وەکو وتم مالیکی ئەم چانسەی ماوە لەبەرەوەی شیعەیە و 2 ساڵ خۆتەزانی سەرۆک وەزیران بۆ قووەتێکی زۆری لەبەردەسا بووە. ئەم ئێستا جیلێکی نوێ بەڕێوەیە ئەبێ سەرکردایەتی کورد تەمرین بکا بۆ ئەوەی لەگەڵ ئەم جیلە نوێیە باست لە تاکتیک و ستراتیژی عەبادی کرد لە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو شپرزە و پەرتەوازیی لەناو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە ئەتوانێت لەو تاکتیکە بێتە دەرەوە و لەو استراتیژە بباتەوە بیدۆڕێنێ. ئەمە خاڵێک جەوهەرەکەیە کە ئاماژەی بۆ بکەم. یعنی سەرباری ئەوەی کە باسمان کرد، ینی عەبادی بەو غروریەتەوە و بەو تاکتیک و استراتیژەی کە ڕوونمان کردەوە و سەرباری ئەوەی کە ئەبێت یەکەم کورد خۆی ڕابێنێ لەگەڵ ئەو قیادە نوێیە کاکە ئێستا لە ناو پێکاتەی سونیا قیادەیەکی تازە بەڕێوەیە. سەلیم جبوریە، محەممەد الحەلبوسیە، محەممەد کەربولیە، ئەمانە کۆمەڵێک گەنجن لەڵیا بە ئەوە ئیبینی لە هەڵبژارنەکانیش ئەوانە دێنە پێ هەر لە ئێستەوە تەنگیان بە عەلاوی و بە ئوسامە و بەوانەی هەڵچنیوە شقامیان لەگەڵای تەنانەت لە هەندێک کەناڵی عێراقی ئێستا بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن دەستی پێکردو لێیان ئەدەن و مەلەفیان کەشفەکەن. بەتەکید ئەمە لە شقامی شیعی با پێت بڵێم، یعنی ئێستا قاسم لە عەرەجی من دوای جوابی وەڵامەکە بۆ ئەمە گرنگە من حەزەکەم تەرکیزی کەینە سەر قاسم لە عەرەجی وەزیری ناوخۆیە زۆر دەنگۆ هەیە لە دوای عەبادی ئەو ئەبێ بە ڕئیسی وزرا کەسێکی تا ئێستا مرەتی تایە لەگەڵ کووردا. ئەمڕۆ قسەی کردو ئەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە ئەگەر ئەمانەوێ ڕێز لە دەستور بگرین ئەبێ ڕێز لە هەرێمی کوردستان بگرین. قاسم عەرەجی جیلێکی تازەیە ئەندام پەرلەمان بوو لەگەڵ ئێمە ئێستا مۆفەق بووە لە وەزارەتی ناوخۆیە کە وەزیرە. ئەمانە ئەبێ ئێمە وەکو کورد لەگەڵ ئەم جیلە تازەیە و سەرکردایەتی کورد هەردەست نەگرین بە کڵاوە کۆنەکەەوە ئەبێ ئەگادار بین لەوێ گۆڕانکاری بەڕێوەی تەجدید نوێگەری هەیە. مەجلیس لەعلا خۆت بینیت چۆن لەگەڵ ڕەوتی حیکمەت جیابوونەوە هەڵبژارنێکیان کردووە 21 ئەندامی مەکتەبی سیاسی هەمویان گەنجن. ئەبێت تۆ لەگەڵ ئەمانەیە وردە دەست و پەنجە نەرم بکەی. ئەمە ئەو سەرکردایەتی کورد و ماڵی کورد بۆی پرسیارەکەی جەنابەت ون نەکەین بەداخەوە. ئەمە یەکێکە لە ئاستیاریەکانە بەداخەوە یەکێکە لە نوقتە هەرە حساسەکان و زۆعفەکانی ئێمە. من پێم وایە ئەگەر بەداخەوە ئەم قسەیەکەم ئەگەر لەو ئاستا بواە بواە خوێندنەوەی باشی بۆ مەسەلەی ڕفراندۆم بواە. ئێمە من لێرە نامەوێت قسەمان زۆر کردووە نامەوێت جارێکی تربینەکانڵێن و بڵێن کاک فڵان کەس و کێوکیۆمانە. بەڵام لە ڕۆژی ڕفراندۆمە هەموو هێزەکان دەنگیاندا هەمووی بەڵێ ڕێخەری گشتی گۆڕان و یەکێتی وە کاک مەسعود خۆ دەزانی هەموو مەلعەبەکانی کوردستان گەڕابوو ئەوە کەواتە ئەبێ ئێمە ئەترافکەین بەوەی کە سەرکردایەتی کورد خوێندنەوەی واقعی بۆ دۆخەکە نەبوو. تۆمەت بۆ کەس بین نەکەینەوە جارێ ماڵەکەی خۆمان
زۆر گرنگە ماڵی خۆت ڕێقی ئیتر دراوسێکەتە هەر کەسێکی ترە چەنێک هەین بێ تو کە ماڵەکەت بە قوت بوو کەس ناتوانێت زەفەرە پێ بە بەڵام لەناو ماڵەکەی خۆتا کێشە هەبێ خۆپیشاندان هەبێ زیاتر لەسرمە بۆستی دکتۆر بەختیار چۆن ئەتوانی بابەتێکی گرنگە بە ئێمە ئەم شەو کەمتر باسی عێراق بکەین زۆرتر باسی نێوماڵی خۆمان بکەین چونکە تو ئاماژەت بەوەدا ئێمە بەهێز بین لە ناوخۆ کە زەفەرمان پێ نابا پێچەوانەکەش ڕاستە. ئەخیر جار کەی حکوومەتیێریم لەگەڵ فراکسیۆنە کوردستانەکانی پەرلەمانی عێراق کۆبوو؟ ئەزانی ئەمە پرسیارێکە پێم خۆشیان پرسیارێکی بۆی هیوادارم وەکوتم ئەمەش گویان لێبێ ئێمە ئەوە 4 ساڵە لە بەغاین هەتا ئێستا کاڵی فراکسیۆنە کوردستانیەکان یعنی ئەو نوێنەرانی نوێنەری کورد لە بەغا ئەو 65 نوێنەرە یەکجار کۆبوونەوەمان کردووە. کەی بوو؟ 10 ڕۆژ 20 ڕۆژ پێش ئەنجامدانی ڕفراندۆم بوو وەفدی باڵای لە 4 ساڵەکەی یەکجار کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە کراوە با ئەوە بزانین یعنی حکوومەتیێرێم کاگنێچیر و کاقوبات و هەندێک لە وەزارەتەکان بەڵام وتریان جێکجار سەرۆکی فراکسیۆنەکان تەمسیلی سیاسەتی حەزب و مەکتەبی سیاسی کات بەڵام ئەندامەکان زیاتر سەریحن لە قسەکە ئێمە ئەوە موضوعێکی بەڵام بەوەی واضح بێرین ینی عادل بإنصاف نبین بەرامبەر بۆ مۆزوعە لەگەڵەوە نکراوە لەگەڵ بەتایبەتی لەگەڵ لیژنەی مالیە لەگەڵ لیژنەی قانونی ژیم نەوت و گاز وەک بیرم بێ 3-4 کۆبوونەوەیە کراوە لەم 4 ساڵەیە بەڵام ئەوەی کەوتێت پێش ریفراندۆمەکە هات نەبەغا لەگەڵ هەمومانە کۆبوونەوە و هەمووشمان زۆر بەی هەرە زۆرمان بە سەراحەت بڵێم بە وازەحی پێمان وتن کە ئەم ریفراندۆمە ئەبێ خوێندنەوە واقعی بۆ بکرێ ئێمە ڕۆژانە سەفیرەکانمان بینیوە سەفیری ئەمریکامان بینیوە سەفیری ئێرانیمان بینیوە سەفیری تورکیمان بینیوە ئەم پەیامانیان بڕوات هەبێ من خۆم بە شخصی خۆم سەفیری ئێرانی سەعات 9 بەیانی زوو تا 11 دانیشتووین لەگەڵیا ئەوەندە بەدڵسۆزیەوە باسیە کرد ئەیو نەکەن مەبەستم لە چییە لەسەر ئەوە یعنی یەکجار حتا زۆر بەمان گلەیمان لێکردن حەزەکەم بزانی زۆر بەمان یەکێک لەو نقطانەی کە قسەمانە کرد لەگەڵ یانە لەگەڵ وەفدی باڵای ڕفراندۆم ئەمان و ئێمە 4 ساڵە لێرین 3 ساڵ و نیوە لێرەی تایسە کۆبوونەوەیەکتان لەگەڵ ئێستا یەن کۆبوونەوە لەگەڵاکەن ڕیفراندۆمەکەین و خواحەفیزیەکەین بۆی من کاتەکە استیغلالکەم زیاتر لەسەرەوە ناڵێم دڵنیام وەڵامی تۆەوەیە کە پێویستە لەگەڵتان کۆبنەوە پێشەوەی مفاوەزات دەست پێ بکرێت بۆ هیوای حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ تەواوی فراکسیۆنە کوردستانەکان بەر لەوەی بچن بۆ بەغا دابنیشن بە دەر لەو ململانەی حەزبی لە هەرێمی کوردستانەیە گوێ لە یەک بە یەکیان بگرن چکە بەشێکی زۆریان دڵسۆزانە کاریان بۆ کورد کردووە. لە سەرەتای قسەکانت باس لەوە کرد کە عەبادی ختوکەی عاتیفەی کورد و شەقامی کوردەیات و لە چەند ڕۆژی ڕابردووش بینیمان بە شێوەیەک لە شێوەکان ئاڵۆزێک لە هەرێمی کوردستان دروست بوو خۆپیشاندان و هەندێک بەلا ڕێدابردن و هەندێک کاری تیا کرا هەندێک ینی مەبەستی جدیە بوو لە خۆپیشاندانەکە هەندێکیش ویستی تێکەڵاوی ئەجێنداکان بێت. چی بکرێت بۆ ئەوەی کورد لە ناوخۆ نەکرێت بە دوژمنیەک لەلایەن عەبادیەوە کووتت هەموو سێشەممەیەک باسی ئەوە کات وعدی داوە کە 300 ملیۆن لیتر نەوت بنێری ئەگەر هەڵە نەبم تا ئێستا 30 ملیۆن لیتری ناردووە. ینی بە دنیای دەرەوە شەڵێ من نامەوێت کوردەکانیش نەبێەوە وەرزی زستانە لە وەکو خۆیان ئەڵەن لە شیمالی عێراق با نەوتیان بۆ بنێرین ئەمەشی نەکردووە. چی بکرێت بۆی ڕێگری لەمە بکرێت کە شەقامی کوردی خۆمان دژی یەکتر و خۆمان بەکاربێنین؟ ئەزانی کاک مەبەستم لە ڕووی هۆشیاری کاگیار من ئەگەر مەجال بی بە یەک شت بۆ گەرمۆ جارێکیان جەنابی مام جەلال شتێکی گێڕایەوە وتی من لە سەردەمی کلینتۆنا بە 2 دقە بۆ تەواوەکەم بۆی کاتەکەین بۆ ئەمەی بیگی بەسمەوە بە مۆزوعەوە لە سەردەمی ئێمە مەعارەزە بووین جارێک چووم بۆ ئەمریکا بۆ ئەوەی وەفدێکی ئەمریکی ببینم لە ئاستی ئەندامی کۆنگرێس و ئەوانە 24 ساعت لە قاوەخانە چاوەڕێمە کرد تا بیان بینم بۆ ئەوەی مەسەلەی کوردیان پێ بڵێم والحاصل لە یەکێک لە دانیشتنەکانە کلینتۆنم بینی وتی ئەو نەمەجالمە بوو وتم جەنابی سەرۆک تۆ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای و قانونیت حقوقیت منیش حقوقیم داوات لێ ئەەکەم تۆ ببی بە محامی کورد زۆر بێکەسە وتی جەلال تاڵەمانی بڕۆن 2 ئیدارەکەتان ڕێخن ماڵی خۆتان ڕێخن من ئەو کاتە بم بە محامی مام جەلال وتی بووم بە سەرۆک کۆماری عێراق
ئەو تاو بوو بندەکەی کۆبوونەوەی کرا لە مؤتەمەرێکی گەورە بوو سوتفا وتی من ئەوم لەبیر چوو بۆ وتی کە منی بینی ڕای کرد بۆ لام وتی وەرە پرێزیدنت تاڵەبانی بایەشت بێم وتی من ئێستا حامی کوردم وتم بۆ وتی لەبەرەوەی ئێستا یەک ئیدارەتانەیە ماڵەکەتان ڕێخستوێتەوە تازە بە تازە خەریکین باسی دوو ئیدارەیە کەواتە مەبەستم لە چییە جیاوازی هەر هەیە بەنسبەت هەمومانەوە ڕەنگە منیکێک ملوانی بەردەوام ڕخنە لە پارتیەگرم ڕخنە لە گۆڕانەگەر بەوەگرم دیفاع لە یەکێتی یەکەم بەڵام ئەمە ناکاتێ ئەوەی لەگەڵەوە بم کێش ئەم ماڵە تێک بچێ ئەم هەرێمە ئەم قوارەیە ئەمە بە قەناعەتی استراتیژیە لای من لێرەوە ئەمە بڵێت بۆی ئەمە بۆچی هێنایە ئەگەر ئێمە ماڵەکەمان ڕێک بێ هیچی ناوێ خەڵک لەگەڵمانایە کە ئاڵێ دوو ئیدارە ئەمە بەستمەوەی یەک دەنگ بین یەگەڵ وێز حکوومەتش لەگەڵ خەڵک باش بێ خەڵگوێ لە عبادی حکوومەت کە ئەگەر ماڵەکە ڕێک بوو یعنی توانی ماڵەکە ڕێکخاستەوە هەموو هێزەکان بگونجێنێ و داواکاری خەڵک چارەسەر بکە و کێشەکان موچەی خەڵک بەدەم خەڵکەوە بچێ بەدەم هێزەکانەوە بێ ئێستا ئەم هێزانە ئەوەی کە معارەزەیە ئەو کە معارەزە نیە هەمویان ناڵێ لەگەڵ خەڵکین حکوومەت ئەگەر کێشەی خەڵک هەلکە هەموو هێزەکانی ژێکەگرنەوە کەواتە مەبەستم چی بوو لەو نمونەیە هێنامەوە ئەگەر ئێمە یەکگرتوو بین خەڵک لەو پەڕی دنیاەوە خۆی دێ دەڵێ من محامیتون پێشەوانەکەش ڕاست پێشەوانەکە ڕاست کەواتە هەم لە بەغایشەوە ناچار ئەبن کە بێن تەعاملمان لەگەڵاکە و کلێنیش نابێ بۆ ئەوەی بێنە ناوە من پێنج خولەکەم ماوە کۆمەڵێک تەوریشی ماوە بە قسەکردن لەسەر سەرۆک مامجەلال زۆر گلەی لە دکتۆر فواد جەنابی دکتۆر فواد ماسووم سەرۆک کۆماری عێراق کرا کە وەکو پێویست بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە ئێستا دکتۆر فواد ماسووم نامەیەکی بۆ سەرۆک وەزیرانی عێراق سەرۆک وەزیرانی کوردستان نەتەوەی گرتوەکان ناردووە و دەست پێشخەریەکی کردوتەنان باس لە دوو نامە شەکرێکە بۆ کاک نێچیرەوان و بڵین دکتۆر حەیدەر عەبادی ناردبێت چی بکرێت بۆی هەوڵەکانی دکتۆر فواد ماسووم سەرکەون و بە خازانجی کورد بکەونەوە ئەو خۆی زۆر گرنگە کە فراکسیۆنەکان ئێمە دامێکی ئەو هەوڵە بکەین بە هەموو لایەکمانەوە و لەگەڵ گەڕانەوەمانەوە بۆ بەغا چکە ئەو بە پێی ڕاگەاندراوەکە داوا ئەکا لە دوای پشۆکانی سەری ساڵەوە کە ئەم مفاوەزاتە دەست پێ بکە و ئێمەش لە دوای پشۆکانەوە دانیشتەکانی پەرلەمان دەست پێکاتەوە هاوکاتی ئەوە زۆر گرنگە کە ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان لۆبی بۆ بکەین ئەمە زۆر گرنگە لۆبیەکی بۆ بکەین لەسەر ئاستی پەرلەمان لەگەڵ کوتلەکانی خۆمانە هەمومان بەپێی خۆمان علاقەمانەیە برادرمانەیە لە لیژنەکانی پەرلەمانە و دوجار لۆبی بۆ بکرێت لە سەرئاستی وەزارەت و کەسایەتیشەیەکان و حیزبەکان و سەردان و ئەوانەی بۆ بکرێت من لێ ناشارمەوە کە دکتۆر فواد هەست بکە وەکو کوردێک پاڵپشتی هەیە من لێ ناشارمەوە لە پێش تقریبا لە مانگی دایا بوو کۆبنەوەیەکمان کرد بە فراکسیۆنە کوردستانیەکان لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار من لەوێ اقتراحێکم کرد و ئێستەژێکەمەوە بۆ ئەوەی ئەم لۆبیاوە بێ من لەوێ داوام کرد کە ژوورێکی غورفەیەکی عملیات لە بەغا دروست بکرێ بە سەرپەرشتی خۆی ئەم غورفەیە لە کۆمەڵێک تیم دروست بێ ئایا گوێمان لێگریان نە ئێستەژێ لێ بۆ ئەم تیمانە تیمی یاساییت هەبێ تیمی سەردان و بڵین پەیوەندی علاقاتت هەبێت تیمی ڕاگەیاندن دەبێت تیمی ناو پەرلەمان لەبێ تیمی قانونی چییە وەرە ئەو بەڵگە ناقانونیانە کۆکەرەوە کە لەسەر حکوومەتی عێراقیە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەمانە ئیشیانەوە بێ لە ناو غورفە عملیاتەکەیە تیمە پەیوەندیەکە چییە ئەو سەردانانەی کەوتم نوێنەری پەرلەمانی تیابێ نوێنەری سەرۆکایەتی کۆماری تیابێ ئەوانە تیمی ڕاگەاندن چییە لە ئاسی ڕاگەاندن ئیش بۆ ئەمە بکە بۆی شەقامی عێراقی بوو بخڕوەشێنێ بجوڵێنێ کە ئێمە ئەمانەوێ ئەم کەیسە ئەم کێشەیە چارەسەر بکەین ئێستا بەرەو نادەستوری بوون ڕۆین بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەوە یاسای موازنەیە و کوتم ئاماژە بەوەکە ئەم حاڵەتانە کۆ بکەینەوە جا تا چەند سەرۆک کۆمار هەڵ ئەسێ بەم ئیشە ئەوە بۆ خۆی ئەگەڕێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە واجبی ئێمەیە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان دامی هەر دەست پێشخەریەکەین بە تایبەتی هیچ سەرۆک کۆمار کە نوێنەری کوردە لە ئاستێکی باڵای عێراق لە ئاستە باڵا عێراقەکەیە دامی بکەین بۆ گفتوگۆ و دانوستان هاوڕێیانم پێمەڵەن دوو خولەکەمەوە منیش دوو پرسیارم ماوە ئەگەر بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم قسەیەکەیە چاودێران ڕایان وایە کە دەستپێکردنەوەی دانوستان و بڵین مفاوەزات لە نێوان هەولێر و بەغداد لە دۆخێکدا کە ناهاوسەنگی و ناتەریبی هەیە لە بواری سیاسی لە بواری سەربازی لە بواری ئابووری
لە بواری پشگیری ناوچەیی و نێودەوڵەتیش بۆ عێراق و کوردستان کورد بەدەستی بەتاڵ لێیەتە دەرەوە ئەم بۆچوونە تا چەند ڕاستە باشە پرسیارێکەکەین ئەگەر ئێمە هەر بڵێن بەو وەزعی کە جەنابەت باسی کرد دابنیشین و گفتوگۆ نەکەین خیاری ترچیە هیچ شتێکی تر نییە تەنها و تەنها گفتوگۆیە ئەو خۆت ئێمە با نەگەڕێنەوە بۆ مەوزوعی شەڕەکەین و ئەی کوژین و ئەمانە ئەمە کورد ئەمەی لە دەستەیە بەڵام ئەکرێ ئێمە هەوڵی گفتوگۆ بین لەگەڵ گفتوگۆیە بین ئەگەر لایانی بەرامبەریش نەهاتە پێشەوە ئەچین بەرە هەڵبژارنەکان ڕەنگە لە هەڵبژارنەکانە هاوکێشەی سیاسی بگۆڕێ لە عێراق ئەو پرسیاری دیکەم هەیە لەسەرەوە بەڵام ناچارم هیچ پرسیارێکی دیکە نەکەم وەکو نوێنەرانی کورد وەکو پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق چیتان کردو بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و دۆخی خورمات هەر لە سەرەتای ئەم وەزعی کەرکووکەوە ئێمە نوێنەرەکانمان بە تایبەتی جارێ فراکسیۆنی ئێمە سەردانی کەرکووکمان کرد و نوێنەرەکانیشمان لە کەرکووک بە دوو ئاراستە ئیشیان کرد ئاراستەیەکیان لە ناو شاری کەرکووک بۆ هێوارکردنەوەی وەزعەکە و لەگەڵ قیادەکانی حەشدی شعبی و قیادەکانی جێشی عێراقی و ئاراستەیەکیان وەفدێکی فراکسیۆنەکەمان گەشتە نەجەف لەگەڵ سەماحەتەکانە دانیش لەگەڵ حتا لەگەڵ قەیس خەزعلی کە ڕئیسی دانیش بۆ کۆمەڵی خەڵکی زۆر بەم هەوڵانە بەربوو و دوای ئەوەش لە ناو پەرلەمانە ئێمە پرۆژە بڕیارێکمان حاضر کرد سەبارەت بە دروستخورمات و بۆ دروستکردنی لیژنەیەک لەسەر حقایقەکانی ناو خورمات و لەو پەرلەمانە بەداخەوە گێرمە و کێشەی بودجە هاتە پێشەوە نیساب نەبوو لە ئەخیرەکانی هینە بە تەکید بگەڕێنەوە دەستبەرداری نابن بەڵام بگەڕێنەوە بۆ دانیشتەکان دەستبەرداری نابن یەک نقطەم بەرێ لە ناو سلێمانیشا ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانەکان و بە تایبەتی ئێمەش وەکو فراکسیۆنی یەکێتی تا ئێستا 5 بۆ 6 کۆبنەوەمان لەگەڵ نوێنەری چین و توێژەکانی دروستخورمات کردووە مەلەفێکمان حاضر کردووە حتا داومانە بە محکەمە سەبارەت بەو کوشتن و بڕ و نەعەدالەتیانەی کە لە ناو دروستخورمات کراوە بەڵێ ماندوو نەبی دکتۆر بەختیار جەبار شاوەیست پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبن بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە و میوانێکی عەزیزی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی خۆش